خۆیسان دیارە ئێمە بابەتێکی دیکەشمان دەبێت کە هەوڵ دەدەم گفتوگوی لەسەر بکەم ئەویش دوایین گۆڕانکاریەکانی پرسی ئۆکراین و رووسایە کە بە بەردەوامی باز لەو دەکرێت و رووسیا لە تاوی هێرشە یاخود هەڕەشەکانیدا باز لەوە دەکات کە ئەو هێرشە ئەنجام دەدات هەرچەندە بەڕاستەوخۆ بە ناوی هێرش ئەنجامی نادات باسی ناکات کە بۆ ئۆکراین ئەنجامی بدات لەگەڵەوەی کە وڵاتانی جیهانی هێناوەتە سەرخەت بە تایبەتی ئەمریکا کا بە بەردەوامی باز لەوە دەکات کە ئەو بە هەموو شێوەیەک پشگیری ئۆکراین دەکات بە تایبەت لە پرسی هەواڵگری کە یەکێکە لە بابەتە گرنگەکان کە دەتوانێت هاوکاریەکی باش بۆ ئۆکراین بکە لەسەرم بابەتە من میوانێکم دەبێت گفتوگوی لەگەڵا دەکەم کە بەڕێز عەبدولقادر هەرکی بەڕێزیان چاودێری سیاسین بەڕێگەی سکایپ ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت کاک عەبدولقادر سپاس بۆ ئامادەبوونت بە شێوەیەکی گشتی دەمەوێت بینی جەنابەت لەسەر دوایین گۆڕانکاریەکانی پرسی ئۆکراین و رووسیا بزانم. مەڵێ ئەو کاتەی بەڕێز باش ئەو کاتەی بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی کورد کات باش دوایین پێشاتەکان هەروەک دەزانن پێشاتەکان زۆر خێرا بەڕێوە دەچێت لە ماوەی 24 ساعتی ڕابردوو دەنگۆیەک بڵاو بووەوە کە رووسیا بانگەشەی ئەوەی کردووە کە بەشێک لە هێزەکانی کشاندۆتەوە لە سنوورەکانی ئوکراین من دەنگم هەیە من نازانم بەڵێ گوێم لە دەنگ تا کاک عەبدولقادر بەڵێ دەنگۆی ئەوە هەیە کە بەشێک لە هێزەکانی لە سنوورەکانی ئوکراین کێشا بێتەوە بەڵام ئەم دەنگۆیە لەلایەن بریتانیا و ئەمریکا و دەستگا هەوڵگەریەکانەوە ڕەت کراوەتەوە ئەو لە ڕووی لۆژیکیشەوە لۆژیک نییە کە رووسیا دوای هێنانی زیاتر لە 130,000 هێزی ئامادەی شارکەر ئێستا بیەوێتن بەبێ ئەوەی بگاتە ڕێککەوتنێک کە باش لەوە دەکرێت بردنەوە بردەوە بێت هەر لا بیبنەوە بەبێ ڕێککەوتنێک لە ئارادا بێتن باش لەوە دەکرێتن کە هێزەکان بکشێنەوە یان دەست بە کشانەوەی بەشێک لە هێزەکان بکە لە بەشێک لە سنوورەکانیەوە بەڕای من لۆژیکیش نییە ئەگەر خوێندنەوەیەکی بابەتیانەی بۆ بابەتەکە بخێن ئەسڵەن کێشانەوەی هێزەکانی رووسیا لە کاتی هەبوونی ئەو قایمە گەورەی مەترسیەکانی رووسیا لە سنوورەکانی ڕۆژهەڵاتیەوە ئاسڵەن جێگەی دڵنیایی نییە بۆ رووسیا کە بتوانێت بەبێەوەی دەستکەوتێکی گەورەی لە ساحەدا هەبێتن هێزەکانی بکشێنەوە نەخێر کێشەکە زۆر لەوە گەورەترە ئێمە دەزانین پێتان وایە کە رووسیا ئەو ئامانجە یاخود ئەو پلانی کە خۆی دایناوە جێبەجێ بکات لە بەرامبەر ئۆکرایندا ئەو هێرشە ئەنجام دەدات ئەو سنوورەی ئۆکراین دەبەزێنێت و وڵاتانی دیکەش قبوڵیان دەبێت ئەزانی خاتوویوی بابەتەکە زۆر لەوە گەورەترە کە تەنها هێرش بێتن بۆ سەر سنووری ئۆکرانیا یان بیەوێ تەواوی ئوکرانیا داگیر بکاتن یان بەشێک لە ئوکرانیا داگیر بکات پێم وایە زیاتر ئەم شەڕێکی داواکاریەکانە ینی ئەم شەڕێکە ئێستا لە ئارادا شەڕە ئەسلیەکە ئێستاە رووسیا ئێستا بە تەواوەتی لە گفتوگۆدایە لەگەڵ لە پشتی پەردەوە لەگەڵ لایەنە ئەوروپیەکان لەگەڵ ئەمریکاییەکان ئێمە دەزانین وەفدی جۆراوجۆر لە وڵاتی جۆراوجۆر چ ڕاستەوخۆ چ نەڕاستەوخۆ قسە لەگەڵ رووسیەکان دەکەن ئێمە دەزانین ماکرۆن لە چەند ڕۆژی ڕابردوو سەردانی کرد و ناوەڕۆکی کۆبوونەوەکەی لەگەڵ پوتین بە تەواوەتی ئاشکرا نەکرا هەرچەند راپۆرتی زۆری هەواڵگەری لەسەر بڵاوبەوە ئێمە دەزانین ئەو بەیاننامەی ڕۆژانە لایەن وەزارەتی دەرەوەی ئەمریکا و بریتانیا بڵاو دەبێتەوە ئەوە هەڵگری چارەسەری جۆراوجۆرن لەلایەن ئەمریکا و بریتانیەکانەوە ئەمە لە ڕاستیدا ئایا شەڕێک ڕوودەدا یان ڕوونادا بابەتەکە بەوە بەندە کە ئەگەر شەڕ ڕوو بدە جگەر لەوەی کە لە مەیدان لە گۆڕەپانی شەڕدا کێشە یان ناسەقامگیری و کوشت و کوشتار دێتە گۆڕێت کێشە گەورەکە کێشەیە ژێر زەڕەبینی لایەنە اقتصادیەکانی ئەوروپیەکان و ڕۆسیەکانە ئەگەر شەڕ ڕوو بدە باس لە حەزمەیەکی گەورەی ئابلوقەی ئابووری سەر رووسیا دەکەن کە ئەوانە لە هەمویان لە سەر و هەمویانەوە باس لە ڕاگررتنی هێڵی نۆستریم 2 دەکەن کە زیاتر لە 11 ملیاری تێچووە و بابەتێکی فەراغێکی زۆر گەورە لە میزانیەی رووسیا دابین دەکات هەروە بەشێکی گەورەی ئێمە دەزانین ئەوروپا زیاتر لە سەتانی کۆی هێزی وزەی
خۆی لە رووسیا وەردەگرێت ئێمە زانین رووسیا گەورەترین هەناردەکاری نەوتە گەورەترین هەناردەکاری غازە ئێمە دەزانین رووسیا گەورەترین پشکی سامانی وزەی ئەوروپی دابین دەکات بۆچی ئەگەر بەبەرچاو بگرین بۆچی تا ئێستا ئەڵمانیا نەیتوانیوە هەڵوێستی ئەو تۆ ڕابگەینێ لە بەرامبەر باشە کاک عەبدولقادر زۆر باز لەوە دەکرێت کە ئەم پلانەی کە رووسیا دایناوە لە بەرامبەر ئۆکراینیا پلانێکی درێژمەودایە و دەمێک هەیە کە دەوێت جێبەجێ بکات لە ئێستادا زۆر باز لە پرسی یاخود چاودێرانی جیهان و تەواوی ئەو چاودێرە سیاسیانی کە هەن زۆر باز لە دەسەڵات و کاریزمای بایدن دەکەن کە ڕەنگە لە ئێستادا و لەم تەوقیتەیە کە رووسیا ئەم بابەتی هێناوەتە پێشەوە ڕەنگە بگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەمریکا نەتوانێت بە شێوەیەکی جددی ڕوبەڕووی رووسیا بێتەوە بەتایبەت دوای کشانەوەی هێزەکانیان لە ئەفغانستان پێتان وایە ئەمریکا بە دیاریکراوی بایدن ڕوبەڕووی ئەم پلان و هێرشانەی رووسیا بێتەوە لە بەرامبەر ئۆکرایندا خاتوێوی بە پێچانەوە من پێم وایە ئەمریکا لە ئێستادا هەڵوێستێکی زۆر لۆژیکی و زانانەی نواندووە ئەوەی کە من دەمەوێت باسی بکەم بەر لەوەی وەڵامی ئەم پرسیارەی جەناب بدەمەوە باش لەوە بکەم دنیای تر دنیای سەدەی 21ەم نەماوە سەدەی 20ەم نەماوە ئێمە دەزانین رووسیا لە سەردەمی سەدەی 20ەم دووچاری زۆر کێشەی گەورە بۆەوە لە جەنگی جیهانەکانەوە بگرە جەنگی ساردەوە بگرە ئەمە بزانێت رووسیا کە جیهان ئێتر لە سەردەمی دوو جەمسەریەوە دەرچووە لە خراپترین لە باشترین حاڵەتدا چەند جەمسەری بووە ئێستا رووسیا دەبێت قبول بکرد ئێستا یان رووسایەکە کە زلهێزی ناوچەیە یان ئەگەر بیەوێت دووبارە بگەڕێتەوە سەردەمی زلهێزی جەمسەری جیهانی ئەبێ هەندێک بەها بدە دەبێ هەندێک باج بدە ئەم باجانە بریتین لە چی بەر لەوە دیسان دەگەڕێمەوە کەمێک دواتر کەمێک پاشتر باس ساڵی 2007 دەکەم لە کۆبوونەوەی میۆنخ کە پوتین ئەو کاتی گوتی ئێتر ئەمە قوبڵ ناکەین کە دنیایەکی تەک جەمسەرانە بێت ئێمە دەبێت وەکو کاریزمایەکی زلهێزی جیهانی کاریگەری و ڕۆڵمان لە جیهاندا هەبێتن ئەو کاتە پێم وایە کۆمەڵگەی نێودەوڵەتی نەیتوانی کاردانەیەکی لە جێ لە بەرامبەر پوتین و رووسیا بیکاتنی ئێمە دەزانین لە ماوەی 30 ساڵی ڕابردوو 11 لە وڵاتانەی هەر 11 وڵاتی پەیماننامەی وارشۆ جگە لە ئەلبانیا کە ئەلبانیا پێشتر لەم پەیماننامە هاتوو بۆ دەرێ هاتوونەتە ناو پەیماننامەی نێتۆ لە هاوپەیمانی نێتۆن ئەمە مەترسیەکی گەورەیە بۆ رووسیا بەڵام لەبیر نەکەین ساڵێک دواتر هەمان رووسیا ئەبغازیای داگیر کرد 7 ساڵ دواتر کرێمیای ئەو بەزمەی بەسەرهێنا کە هێنای کۆمەڵگەی نێودەوڵەتی دیسان دووبارە نەیتوانی کاردانەوەی هەبێت ئەوەی ئێستا ئەمریکا دەیکاتن وەڵامی پرسیارەکەی جەناب بدەمەوە هەڵوێستەکانی بایدن و ئەمریکا بریتە لەوەی کە ئێستا ئەمریکا و ئەوروپا بە دیاریکراوی ئەمریکا و بریتانیا دەیانەوێ رووسیا ڕاکێشنە ناو مرداوی ئوکرانیوە کە ئوکراین ئێستا بە مرداوێک بۆ رووسیا بە هەژمار دەکرێت کە لە ڕووی جیۆپۆلیتیکەوە جوگرافیایی سەربازیەوە ئێستا مەترسیەکی زۆر زۆر گەورە لەسەر کردەوەی سەربازی هەیە ئێمە دەزانین زۆربەی لەو زانانەی کە لە بواری سەربازیدا چالاکردن باسییان لەوە کردبوو کە رووسیا لە کاتی دەستێوەردان یان دەربازبوون لە سنوورەکانی دووچاری کێشەی زۆر گەورە و بربەست و تەجاریسی جوگرافی دەبێتەوە من پێم وایە ئەمریکا لەو هەڵوێستانەی کە بەم دوایینە هەمووی دەربڕیوە کە ڕۆژانە لە ئاستی دەسەڵاتدارانی لووتکەی سیاسی ئەمریکا گوێمان لێ دەبێت کە رووسیا دێت رووسیا بۆ نمونە ڕۆژی چوارشەمە ئەو ڕێیان دیاری کردبوو کە مەترسیێکی زۆر گەورە هەیە کە ئەمڕۆ رووسیا دەرباز ببێتن سەرڕای ئەوەی کە خودی دەسەڵاتداران و سەرۆکی ئوکرانیش ڕایگەیاندبوو کە مەترسیێکی لەو شێوەیە نییە بەڵام دەیانەوێت رووسیا ڕاکێشنە ناو شەڕێکەوە کە بۆ خۆی لە هەناردەکردنی هێز بۆ دەرەوەی سنوورەکانی هەر وڵاتێک خەرجیەکی زۆر گەورە لەسەر شان دادنێتون دواتر ئەمەش لەبیر نەکەین ئەگەر بێت و ئوکراین دابیر بکاتن و حکوومەتێکی دەستنیشاندەی خۆی لەوێ دابنێت ئەی دواتر چی بێگومان قسەی شەقامی ئوکراینی قسەی خۆی دەبێتن دواتر دەبێت
بۆ حکوومەتی دەستنیشاندەی ئوکرانی هێز ڕەوانە بکات دواتر دەبێت پارەیەکی زۆر بمەزێخێ بۆی بتوانێت ئەو حکوومەتە لەوێ ڕابگرێت کە ئەمە کارێکی زۆر ئەستەمە. باشە کاک عەبدولقادر دەزانین کە ئۆکراینیا هاوسنوورە لەگەڵ بێلاڕوسیادا. بێلاڕوسیاش دەزانین کە وڵاتێکە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە هاوسۆزی هەبێ بۆ ڕووسیا. بێلاڕوسیا چی بەسەردێت؟ وڵاتانی دیکەی کە نەخشەی سنووریان هەیە لەگەڵ ئۆکراین ئەمانە چیان بەسەردێت مەترسیەکانی بۆ وڵاتانی ئەوروپی و خۆرئاوا و ئەو هاوسنوورانی ئۆکراین بەکوێ دەگات؟ تەنها بابەتەکە خۆ لە ئۆکرایندا کۆنەبووتەوە. گۆڕینی نەخشەیەکی کلاسیکی جیهانی کە هەیە تا ئێستا ئەم گۆڕانکاریە کاریگەری لەسەر وڵاتانی دیکە چیە بێ؟ ئەزانی خاتوێوی ئەبێ باست لە بیلاڕوسیا کرد. بیلاڕوسیا تازە ڕۆیە. بیلاڕوسیا ئێستا وڵاتێکە لە ژێر چەتری رووسیا کە ئێستا پوتین هەوڵداتن بیگەڕێنەوە بۆ سەردەمی یەکێتی سۆڤیەت وەکوەوەی سەرزەمینی وادەی پێشوو حسابی بۆکاتون هەروانیە وەکو باسم کرد رووسیا چاوی تەمەعی بڕیوەتەوە هەر 11 وڵاتەکەی پەیماننامەی وەرشۆ بە وڵاتی خۆی دەزانێتن کە ڕۆژێک لە ڕۆژەکان ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەم سەردەمە. ئەمن دەمەوێت باسی وە بکەم کە ئوکرانیا بابەتی ئوکرانیا وەکو ئەم نوکتەیە کە ئەڵێ ئەگەر دوو فیل شەڕ بکەن ئەوە گیاکەی بژێر دەست و پێیانەکە لە ناو دەچێت. ئوکرانیا ئێستا گیاکەی ژێرپێی دوو فیلی جەمسەرەکانە. من پێم وایە رووسیا ئەگەر بمانەوێت بە دوورتر سەیری بکەین رووسیا لایەنی ململانیکار یان ڕکابەرە سەرەکیەکەی ئەمریکانیە لەوانەیە لە ڕووی هێزی سەربازیەوە بەڵام ئێستا ڕکابەری سەرەکی جیهانی ئەمریکا چینە بۆیە دەیەوێ بابەتی رووسیا بە هاوپەیمانە ئەوروپیەکانی چارەسەر بکاتن. باست لە وڵاتەکانی تریش کرد ئەوەی کە لە سنوورەکانی ڕۆژهەڵاتی ڕۆژئاوای رووسیان من پێم وایە ئەم وڵاتانەش کەم تا زۆر خۆیان یەکلای کردوتەوە. ئێمە دەزانین ناتۆ ئێستا یەکێک لەو بەڕای چاودێرانی سیاسی بەڕای من خۆشم وایە یەکێک لەو بابەتانەی کە ئەم هەموو فشارەی ڕاگەاندن و پرۆپاگەندەیەی کە ئەمریکا و بریتانیا دەیکەن کە سەعاتی سفر دادەنێن و قەبارەی هێزی گەورەی رووسیا دیاری دەکەن کە ڕۆژانە لە فلانە سەعات هێرش دەکات بۆ ئەوەیە یەکێک لە ئامانجەکانیان ئەوەیە بە بەهانەی هاتنی رووسی و هەبوونی مەترسی بۆ سەر ئەو وڵاتانەی کە لە ڕۆژهەڵاتی ئوکرانیا لە ناو هاوپەیمانی نێتۆدان هێزی زیاتر و چەکی گەورەتر جێگیر بکە بە بەهانەی هەبوونی مەترسی بەسەر وڵاتانی ئەندام لە هاوپەیمانی نێتۆ. باشە دەزانین کە شڵەژانێکی سیاسی ڕوودەدات یا خۆت ئەم پێشڕەوی و بزاندنی سنووری دەوڵەتێک بۆ دەوڵەتێکی دیکە کۆمەڵێک لە ناکۆکی دواتر شڵەژانی نێودەوڵەتی لێ دروست دەبێتەوە. ئەو بارودۆخانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوویدا و دواتر بۆتە هۆی دروستبوونی گروپی تیرۆریستی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە ئێستایشەوە ئەو کۆمەڵێک وڵات هەن کە لە نێویاندا سووریا و عێراقێ بە دیاریکراوی یاخۆت باز لە پرسی یەمەن کەین لە لایەکی دیکەوە. پێتان وایە ئەم بارودۆخی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە چەند وڵاتێکدا ڕوویداوە ئەگەر رووسیا ئۆکراین داگیر بکات بۆی چوە سەر پلانەکە هەمان ئەو بارودۆخە شڵەژانە ئابووریە سیاسیە کۆمەڵایەتی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستمی دڵ ئێست ڕوویداوە لە ئۆکراین دووبارە دەبێتەوە؟ پرسیارێکی زۆر جوانت کرد خاتوهێرە. ئێستا خاتوێبێ ئێستا هەموو ڕوانگەکان بۆ ئەوە دەڕۆن کە پوتین دوای 2007 پێم گوتی لەم 30 ساڵی ڕابردوو 11 ئەندامەکەی وارشۆ کە ئەلبانیا لی دەرچوو بوو هەمویان ئێستا تقریبا ئەندامن لە هاوپەیمانی لە نێتۆ. دەمەوێت ئەوە باسکەم هەموو ئەو تعریفەی ئەو پێناسەیە کە لە کەساتی پوتین دەکرێت بە کەساتیەک کە تێکەڵکێشێکی نێوان کۆمۆنیستێکی ڕووسی لەگەڵ ناسیۆنالیزمێکی ڕووسی تێکەڵکێشی وە. من پێم وایە ئەم کەساتیە لەم سەردەمەدا دوای ئەو ڕووداوانەی لە 2007 بۆ ئێستاوە ئەگەر هەموو ئەمانە زەمیمەی یەک بکەین و ڕێکی کەین وێنەیەکمان بۆ دەردەکەوێت کە بەڕای من لایەنی کەم پێم وایە تاقە هێڵی سووری پوتین و رووسیایی ئەمڕۆکە ئوکرانیا نابێت ئەگەر بێت و هەروەک پێشتر باسم کرد ئەگەر کۆمەڵگەی نێودەوڵەتی
کە ئێستا ڕێکخراوێکی گەورەی وەکو نەپێگرتوەکان بێدەنگە و بێ هەڵوێستا ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی تا ئێستا بێدەستە بێ هەڵوێستە لە بەرامبەر ئەو هەموو ڕووداوانەی کە لە ئەوروپای ناوەڕاستدا دەکرێتن من پێم وایە دوایین هێڵی سووری پوتین ئوکرانیان نابێت ئێمە دەزانین ئەم وڵاتانەی وەک خۆی باز دەکەم ئێمە بەرامبەر هەنگاریا بەرامبەر بولغاریا هەڵوێستمان هەیە بۆچوونمان هەیە بۆچوونی جیاوەمان هەیە ئەمانە ئەندامی یەکێتی سۆڤێتی پێشوو بن وەکەوەی کە تورکیا باز لە قەڵەمڕەوی پێشووی ئیمپراتۆر عوسمانی دەکات جۆرێک بیرکردنەوەی هاوتەریب لەگەڵ بیرکردنەوەی تورکەکان و ڕوسیەکان هەیە لەگەڵ یەکدا من پێم وایە کۆتا خاڵیان ئوکرانیان نابێت بێگومان لە وڵاتەکانی تریش ئەگەر بێت و ئوکرانیان بەستەریاندا دەرباز بێت توانەیە حتمما خاڵی تر و وڵاتی تریشە بێت وەکو باسم کرد بولغاریا و هەنگاریا لە مەسڵبی و لە نیشانشکێنی بەڵێ دیارە لە کوێم بابەتەیە باس لە پرسی ئێرانیش دەکرێت بەڵام حکومەی کاتی بەرنامەکەم تاو بوو کاک عەبدولقادر هەوڵ دەدەم لە دەرفێتێکی دیکەیە بمەوێت پرسیارەکانم زیاتر چڕکەمەوە لەگەڵ جەنابتان زۆر سپاس دەکەم کامڕۆ لە تەوەری بەرنامەکەمان میوانمان بووی زۆر سپاس بۆ بەڕێز عەبدولقادر هەرکی کە بەڕێزیان چاودێری سیاسی بوون و ڕاستەوخۆ بەڕێگەی سکایپەوە میوانمان بوون خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تایسەت مێرمان